ده ما چند روزن در باسپویجی دا کربنده کادی برای بچه با هم بحث وی بابتی دیگن به میوانداری بارس محمد شمال ما مستو چالاگوان و بشدار بوی پنجمین کربندانی دولتی گنجان لستودیو میوانه می هم وی بابتی دیگل بارس کاک محمد گوتو بجل استدگن کاک محمد ایوارد واش تگل بخیر هاتی زور بخیر بك كاك محمد حال باشا سلام يا رب صفات بخوش گل بخیر هاتی سلام دنيش بخير ان شاء الله ان شاء الله بيكوا انتم خلاك كي برندات ان شاء الله ان شاء الله اكيد هردم يدگش پیدانه تشتي برهم دار به گل بخیر هاتی سلام ام بزانی نف کربنده چه کاک محمد بشدار بوی مکینه چاب و بشداری تداکر بله كوربندي نيو دولتي گنجان لتركيا طبعا 4 ساڵی پێشوو لەسەر یەک بەڕێوە چوو بوو ئەمەی قۆناغی کەمتیا بەشداری کرد بۆ جاری پێنجەم بوو ئەم کۆربەندە لەسەر ئاستی جیهانەوە بەشدار بوو تیدا بەشداری دەکات ئەم جاری کەم بەشداریم تێدا کرد زیاتر لە 40 وڵاتەوە بەشداربووان تیدا بەشدار بوون ئێمەش سپاس بەخوا وەکو گەنجێکی کوردی مسلمان و بە نوێنەرایەتی ڕێکخراوە گەشتپێڵانی قوتابیانی کوردستان کە جێگەی شانازیە لێوێ نوێنەرایەتیەکی زۆر باش و زۆر جوانمان کرد کۆربەندەکە تقریبا بۆ ماوەی 20 ڕۆژ بەڕێوە چوو لە شاری یۆڵۆڤا زۆر باش بابین باسی ئامانجەکانی ئەم کۆربەندە بکەین کاک محەممەد ئامانجەکانی پێنجەمین کۆربەندی نێودەوڵەتی گەنجان لە ئەستەمبۆڵ چ بوون بەڵێ هەڵبەتە هەر ساڵێکە کۆربەند دەکرێت دروشمێک دادەنێن یاخود ناونیشانێک دادەنێن بەو ناونیشانە و بەرەو ئەو ناونیشانە هەنگاو دەنێن هەڵبەتە دروشمی ئەم جارە بریتی بوو الشباب وصناعة التأثير واتا گەنج و دروستکردنی کاریگەری هەڵبەتە 20 ڕۆژی کۆربەندەکە لە دەوری ئەم دروشمەدا گوزەری دەکرد بەویش بەوەی کە گەنجانمان چۆنە نێو کۆمەلگادا کەسێکی کاریگەر بۆتوان کاریگەری دروستکەن هەڵبەتە لە زۆربەی سێکتەرەکان بەڵێ گەلک باشە تا بەحث کرد وەکە گەنجێکی کورد و مسلمان و وەکە نوێنەراتی ڕێکخراوە گەشە پێدانێت تا بەشداری تێدا کرد بوو بزانین تایبەتمەندیەوە بچ تایبەتمەندیەکیەوە بەشداری تێدا کرد بوو یعنی و دوێتن دەمێک و بەشداری کۆربەندەکە وساتکەن چی ئیسفادەیەک بوو گەنجی مەهەبیت لە هەریما کوردستانێ بڕێکا گەشە پێدانی وەدوێت چ بگەهینە خەڵکی دیتر و ئەڤین کول گەشە پێدانێ داهین مفا منفعەتێت گەهینێ هەڵبەتە من ئەتوانم بڵێم ینی تاکو ێستای تەمەنم ئەو 20 ڕۆژێکی لە ڕابردوودا گوزەری کرد لە کۆربەندە ڕەنگ بێدێکی بێت لە باشترین 20 ڕۆژەکانی تەمەنم چکە تێیدا بەڕاستی کۆمەڵی سوود و کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک ئەزمموی زۆر تایبەتم وەرگرت چکە ئێمە جاروە هەیە لە شارێک دەچین بۆ شارێکی ئەزمموی تازە وەردەگرێت کەیفەما تۆ بچیتە وڵاتێک ئەلە وڵاتە لە چ وڵاتی جیاوازەوە چ تەجروبەی جیاواز چ مێشکی جیاواز هاتووەتەوە لە شوێنی کۆبوونەتەوە بۆ ماوەی 20 ڕۆژ پێکەوە کۆبوونەتەوە بە پرۆگرامێکی بەهێز بە تێیدا کە کۆمەڵە کەسایەتی و بانخواز و هونەرمەندی نێودەوڵەتی جیهانی تێیدا بەشدار بوون ئێمە ڕاستەخۆ فەیس و فەیس لەگەڵیانە بووین ئەزمموی خۆمان لەگەڵیانە بەش دەکرد ئەزمموی خۆیان لەگەڵمانە بەش دەکرد بەڕاستی 20 ڕۆژێکی زۆر بەرهەمدار بوو هەر لە ڕۆژانی پڕبەرهەمی خۆتان داون ئینشاڵڵا باو پرسیارە لێ بکەم یعنی بزانین ئەو بابەتانەی لە ماوەی ئەو 20 ڕۆژەی پێنجەمین کۆربەندەدا کە پێشکەش کراوە بینیوتانە چێن بابەتەکانیان دەوتەوە باسی چیتان کردووە زیاتر وتت ینی باسەکە باز لە گەنج و دروستکردنی کاریگەری بووە چۆنی بوون بابەتەکان دروستە کاک ئەحمەد هەڵبەتە ئەوە ناونیشانە گەورەکە بوو لاکین وردبوونەوەی قوڵایی تێدا بوو بۆ ڕۆچوون بەرەو گەشتن بە ناوڕۆکی ئەو ناونیشانە و جێبەجێکردین ئەرزی واقعدا هەڵبەتە هەر لە دەوری و ناونیشانەدا بە هەموو بوارەکاندا بابەتمان وەرگرت بەنمونە ئێمە هەدەفمان ئەوەیە کاریگەری دروستکردن دوای ئەوەی کە دەگەڕین وڵاتەکانی خۆمان هەڵبەتە کاریگەریش جۆری هەیە بە نمونە کاریگەری لە سێکتەری بانخوازیدا کاریگەری لە سێکتەری بۆ نمونە بزنسدا کاریگەری لە سێکتەری ڕاگەیاندندا کە ئەمڕۆ پێما بێ پرۆگرامی پێش من تایبەت بوو بە بەشێک لە ڕاگەاندن و گرفتەکانی ڕاگەیاندن یەکێک یعنی لە هەرە بابەتە گرنگەکانی ناو ملتەقا و ناو کۆربەند بەجددی و بابەتیان بە هەند و بە گرنگ دەزانی چکە بابەتی ڕۆژگارە بابەتی ئێمە چۆن بتوانین وەکو گەنج لە ناو ڕاگەیاندندا لە ناو سۆشیال میدیادا کەسێکی کاریگەری ئیجابی بین چۆن بتوانین ڕۆڵێکی مەیدانی جوانمان هەبێت لە ناو سۆشیال میدیا وەکوە هەروەها
او میوە بەشی لەو میوانانی کە بەشدار بوون لە کۆربەندەکە هەڵبەتە کە ساعتی جیهانی بوون یعنی لەوانە لە هەموو جانبەکانەوە خەڵک هاتوو لە مبارەکانەوە بنمونە لە بواری بانخوازی ئەوەی کە جێگی شانازی بوو لەوێ مەجارێکی تر مامۆستا دکتۆر علی قەرداخیمان بینی ئەوەی کە بوو لە پێشکارە بە توانەکانی مولتەقا بە بابەتێک لەگەڵمانە بەشدار بوو و دکتۆر عومەر عەبدولکافی یەکێک لە بانخوازە جیهانیەکان لەوێ بەشدار بوو دکتۆر محەممەد سەڵاوی بامانشەوە و لە بوارەکانی تریشدا مەسەن لە هونەرمەندەکانە هونەرمەند محەممەد کەندۆ کێکی لە هونەرمەندە گەنج و دیارەکان جیهانی ئیسلامی بەشدار بوو لەگەڵمانە و زۆرێ لە ماشەڵڵا ئێمە لە ڕۆژێکدا جاروە هەبوو زیاد لە 3 محاضەڕەی 4 ساعتیمان وەردەگرت هەربەتە ماندوو دەبووین شەکەت دەبووین لاکین چێژمان دەبین چێشتان لێ دەبینی گەلک باشە تا بەحث کرد و لە چل وڵاتەوە بەشداری دوێ کۆرماندێدا کردە ئەکید دیگەل گەنجێن دیتر و گەلک تش بەحثکرینە و نیقاشکرینە تعارف چێ بووە کاک محەممەد بزانین کانێ چ تشتێک ناوامێشکێوان گەنجێن وڵاتێن دیتر گەڵاڵە هاتیەکردن یعنی معاناتێن وا چ بوونە تشتی وای هەڤەش چ بووە چ تشتێک وە نێزیکی ئێکودوت کەتن وێ کۆرماندێدا و بەحث لەسەر کرد و بۆ ئێکودو شێر کرد و هەڤەش کرد لەسەر ئێکودو هەڵبەتە بیرم نەچێت ئێمە ئەمن لە کوردستانەوە تقریبا وەکو 13 کورد بەشدار بووین وەکو ئەندامانی گەشتپێدان حوت ئەندامی ئێمە بوو لەوێدا بەشدار بوو بەشداریەکی زۆر چالاکمان هەبوو هەدەفمان ئەوە بوو تێکەڵی سەرجەم وڵاتەکان بین بە تایبەت من یعنی جاروە هەبوو تەنانەت زۆ خەوم داهات چاوم دەوڵی و هەر قسەم دەکە لەگە هاوڕێبیانەکان مامود فرسەتی تەمەنە ڕەنگە دایکتر نابینمەوە با تەجروبەیەکیان لێ وەرگرین فزۆر بە شێوازێکی باش تێکەڵی هاوڕێبیانەکان دەبووین وڵاتە جیاوازەکان و باسی خۆمانمان بۆ دەکەی ئەو پۆینتێک کە زۆر گرنگە کە وەکو کورد باسی خۆمان بۆیان دەکرد من دایم دەمگوت ئێمە خەڵکی کوردستانی عێراقین هەرێمی کوردستانین جوگرافیەکەمان زۆر بچووکە لاکین کۆمەڵێک کار و چالاکی ومان هەیە زۆر لە حەزمی خۆمان گەورەترە لەوانە پرۆژەکانی تاجزێریمان پێیان پیشاندا پرۆژەکانی بەهاری دڵان و نوری جیهان پێیان پیشاندا بەڕاستی شۆک بوون بەڕاستی بەتایبەت کاتێک دەمانند ئێمە نەوەی سەلاحەدینین سەرمانیان ماچ دەکرد زۆر ڕێزمانیان دەگرت قەت تەسەوڕم ناکرد یعنی کورد ئەوەندە پێگەیەکی وای هەبێت کە وامان دەوت دەیان وەڵڵاهی ئێمە هەڵە تێگەیشتوونێ لە کورد ئێمە کوردمان بەم شێوازە نەناسیوە بەڕاستی ئەم کارانە کوردستان دەکرێت بەڵاستی کوردی موسڵمانی مولتەزم ئەمە کەسایەتیەتی ئەمە بیر و باوەڕێتی زۆر ڕێزیان لێمە دەکرد ئەوە کە جێگەی فەخر بۆ ئێمە زۆر تەقدیر ئێمەیان دەگرت و ئێمەش بیل مقابل زۆر ئیسفادەمان لەو هاوڕیانە دەکرد زۆر باشە کاک محەممەد ئەو بابەتانەی کە لەوێ لە پێنجەمین کۆربەندەکەدا تاوتوێ کراون تا چەندە یان با بڵین چۆن ڕنگدانەوەی لە واقعی ژیانی گەنجان هەبوو هەم بۆ ئێوە وەکو هەرێمی کوردستان وەکو گەنجانی هەرێمی کوردستان بەشداریتان کرد و هەروها بۆ هەموو ئەو ئامادەبوانی چل وڵاتەی دیکە کە بەشداریان کردووە تا چەندە لە واقعی ژیانی گەنجاندا ڕنگدانەوەی دەبێت سوودی دەبێتن بۆ ئەوی دوجار خەڵکی دیکەش لە هەرێمی کوردستان و لە هەموو وڵاتەکانی دیکەش سوود ببینێ لەوەی کە ئێوە بینیوتانە جا کاک ئەحمەد یەکێک لە خاڵی جابەکانی کۆربەند ئەوەیە باوەڕ ناکەم کەسێک ماوەی 20 ڕۆژ لەو کۆربەندەی ئامادە بوو بێت گەڕابێتەوە بەبێ ئەوەی بەرپرسیارەتیەک لە شان هەڵبگرێت چونکە ناکرات ئەو پرۆگرام بێزەی کە ئێمە تیدا بەژار بۆ ماوەی 20 ڕۆژ کە ئێستا کاتەکەی یارمەتی دەرنیە بە وردی باسکەین لاکین یەکێک لە خاڵە جەوهەرەکانی کۆربەند ئەوەیە تۆ ئەگەر بەژاروی کۆربەند بیت مستەحیلە کە دەگەڕێیتەوە شوێنی خۆت شار وڵاتی خۆت تۆ کەسێک بیت بەرپرسیارەتی هەڵ نەگریت و هەوڵ نەدەی و پەیامێکی لێوە وەرگرتووە لە شار وڵاتی خۆت لەگەڵ گەنجەکانی خۆتە لەگەڵ کۆمەلگاکە خۆتە شێری نەکەیت ئەوەش ئامانجی مولتەقا بوو کە دوای ئەوەی 250 گەنج دەڕۆنەوە بۆ وڵاتەکانی خۆیان کە بەسەر گۆی زەویدەدا بەش دەبن هەر یەکە لەوانە مەسئولن بەرپرسن لەوەی ئەو ئەمانەتە زانستی و ڕۆشنبیری و فکری وەریان گرتووە شێری بکەن لەگەڵ کۆمەلگاکانی خۆیانە بەمەبەست و بە ئامانجی چاکسازیەکی ڕیشەیی لە تەواوی کۆمەلگاکان و بەرەو تەواوی گۆی زەوی ئینشاءڵڵا گەلک باشە کاک محەممەد ئەف گەنجن وێرە بەشداری کردیتە گوت 250 عادەت تە بەحث کرد هەرێکی شوۆنە لە واقعێکی و لە ژینگەکە جودا هاتیە ئەف تشتی وای وێرە بەحث کردی وێرە بوونگە هاتیە گوتن محاضرێت هاتینە ئەنجامدان دەبیت شتێکی مشترک بیت بووە هەمیە لێ ژینگە هەرێکی شوە جودایی هەیە چا دێشن یعنی خۆ گونجین دیگەل وێک ئەف محاضرە بوونگە هاتیە گوتن دیگەل واقعی واکو هین بشێن یعنی ئەف حماسەتە بووە دروست ببیتن سەرباری واقعی هەوا یعنی یەهۆری کارژی نەبیتن گونجایشی نبیتن خود گلدا بگونجینن و محاضره کو استفاده کو موتیویشن که بدته هوا این بردام و حماسات چا درست بیتن البته
ئێمە کە دەڵێن لە چ وڵاتی جیاوازەوە هاتبووین ئەکی لە چ زمانی جیاوازشەوە بەشداربوون ئامادە بوون مەسەڵەن لە پاکستانەوەمان بووین هیچ لێ تاخفتن کاک محەممەد بەڵێ چۆن قسەتان لەگەری لەگەڵ ئەوەی کە لێ کۆمانی دەکردەوە زمانی قورئان بوو هەمومان بۆ زمانە کۆ دەبووینەوە وە سیستەمی کۆربەندەکەش بە زمانی عەرەبی بوو ئەوە خاڵێکی هاوبەش بوو لە بینی هەمومانە ئەتر لە سەردەم وڵاتەکان هیندستان پاکستان ئیتر مالیزیا ئەندەنوسیا بەنگلادش ئیتر دەوڵەتە عەرەبی و خەلیجیەکان گشتی مەسر تونس سوودان ماشاءالله عنی تیشاد لە زۆربەی وڵاتەکان بەشداربوومان هەبوو یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگیمان پێ بدا لانی پەیوەندیەکان بوو تێکەڵبوون یعنی ئێمە لەوێ لە هەر ژوورێکدا 4 کەس دەمایەوە سیستەمی پرۆگرامی کۆربەندەکە و ژوورەکانی دابش کرده بوو نابێت دوو کەسی دوو زمان لێک ژوورێکا بن چونکە دەفکان تێکەڵبوون بوو یەکتر ناسیم بوو واتە کە تۆ لە ژوورێکی سێ کەسەکەی تر ئیلا کەسێکی جیاوازترە لە کۆمەلگاکەی تۆ لە زمانی تۆ من بە نمونە خۆم لەو ژوورێکە دەمامەوە هەڵبەتە من لەوەیەکێکم لە مشریفەکانی کۆربەندیش ئەلو ژوورێکە من دەمامەوە تیچادێکم لەگەڵا بوو تورکێکم لەگەڵا بوو مصریەکم لەگەڵا بوو ئەمە یەکێک بوو لە سیاسەکانی کۆربەندەکە و یەکێک لە جیاوازەکانی کە من خۆ پراکتیکم دەکرد من هەر ڕۆژەی جلی نەتەوەیەکیانم لەبەر دەکرد ڕۆژێ دەچون جلی پاکستانەکانم لەبەر دەکرد بۆ هەستکەن کە ئێمە تەواو تێکەڵێک ڕۆژێکی جلی مەسەلەن هندیەکانم لەبەر دەکرد ڕۆژە جلی شامیەکانم لەبەر دەکرد ئەوانش باماشی داوای بەرگی کوردیەمان دەکرد بەرگی کوردیان زۆر پێجوان بوو ئێمە بەرگەکانی خۆمان لەگەڵانە دابش دەکرد بەمبەستی ئەوەی ینی لەمە لە کۆتایی مڵتەقایە هەستمان نەئەکرد کە ئێمە خەڵکانی کۆمەلگاکی جیاوازن یعنی یەکێک لە کاک ئەحمەدێکی لەو پۆینتانە کە لێ زۆر بەجددی هەستم پێکرد لێو بەڕاستی هەستمان بە عیزەتی ئیسلام دەکرد بەڕاستی بە چاوی خۆمانە ئاەتەمان دەنی کە خوای گەورە ئینەمە المؤمنین ئیخوە یعنی هیچ جیاوازیەک نەبوو لە بینمانە بەڕاستی ئێمە بۆ ماوەی 20 ڕۆژێک پراکتیکی و ئەو فەرمودەیەمان دەکرد پێغەمبەری خوا دەڵێ نمونەی موسڵمان لەگە برا موسڵمانەکەی وەکو جەستێک وە یەکێکی ئازاری هەبێت هەمووی ئازاری دەبینێت کاتی ئێمە لە کوردستان باسێنێ معاناتی خۆمان دەکرد بەڕاستی پێ بێتاقەت دەبوون دوعای خێریان بۆمان دەکرد کاتی ئەوان بە هەمان شێوە باسی کۆمەڵ معاناتی کۆمەلگاکانی خۆیان دەکرد بەڕاستی ئێمە متەئەسر دەبوون پێیان بەڕاستی یعنی ئەلەوێ هەستمان بە گەوری ئیسلام کرد هەستمان بۆ کرد کە یعنی بێ هیچ ئامادەکاریەک ئەو ئیسلامە دەتوانێت هەمووان لەسەر یەک سفرە کۆکاتەوە زۆر باشە کاک محەممەد تۆ وەکو گەنجێکی ماشاءالله ئۆز و جوانی کورد خوێنگەرم لەو کۆربەندە تا چەند دەتوانیت مەسەلە باسی کار و معاناتی هەرێمی کوردستان وەکو گەلەکەی باسی کارەکانی خۆتان وەکو ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان کە الحەمدولیلا فرەکاری هەمە جۆر و جوان هەیە کە هەمومان شانازی پێوە دەکەین چۆن توانیتان ئەو پەیامە بگەێنن لەگەڵ ئەو هەموو کەلتورە جیاوازە لەگەڵ هەموو زمانە جیاوازە باس هەم لە معاناتی گەلەکەت بکەی و هەم باس لە کار و چالاکی ناوازەکانی خۆشت بکەی بەڵێ هەڵبەتە کاک ئەحمەد ئێمە کە لێوێ بووین ینی وەک سەرتاشە باسم کرد من چرکە بە چرکەیم بە فرۆ نەدەدا بە بەردەوام لە هەوڵ ئەوەیدا بووم جوانترین ڕووکەشی کوردستان بە هەموو جیهان بناشرین چکە فرسەتێک بوو و لە ناوی شاکە من نوێنەر ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان و بەشانازیەوە بە بەردەوام لە هەوڵەوەدا بووین ڕێکخراومان ئاشنا بکەین بە زۆری لە کەسایەتەکان چکە بەشی لەو کەسایەتیان کە لێ ئامادە بوون لە کۆمەلگاکانی خۆیان کەساتی کاریگەر بوون کەساتی بزنسمان بوون کەساتی بانخوازی بە پێگە بوون لە کۆمەلگاکانی خۆیان لە هەد بڕگەیەکە کە باسی کار و چالەکانی خۆمان دەکرد بەڕاستی متەئەسر بوون يعني طموح ئەویان هەبوو کە لە داهاتووە کاری هاوبەشمان هەبێت توانیتوانە ئەو کۆنتاکە دروستکەن الحەمدولیلا هەتا دوا بەدوای کە گەڕاینەوە من لە کەرکووک بەرپرسی پرۆژە بای فەرمودەشم ئەوە کاگەدار بن لە ڕۆژانی پێشوو ئەنجام من چوارشەم هاتمەوە ڕۆژی جومعە تاقیکردنەوەکە بوو ئەلیەوە باسی ئەوەمان بانگە کردمان ئینشاءالله ئەو مەنزەرەکەوە دینیتانە پێتانمان پیشانداوە بە تاتەشەکان ڕۆژی جمعە ڕاستە خوددا متەقە بەچەند ڕۆژێک حدەثێکی زۆر گەورەمان لە عێراق دوعای خێرمان بۆ بکەن ڕاستەوخۆ بە پەرۆژ چاوەڕیان ناکەن کاک محەممەد چیتان کرد گەشتە چوی شەکەتان دوای کەوێنەکانمان بۆیان دەناردەوە زۆر دڵخۆشیان ئەن بەڕاستی ئەم مەنزەرەی کە ئێوە پێمانی پیشان دەدەن ئاوێکی سارد دەکات بە دڵی ئێمەدا بەڕاستی دڵخۆشین پێی بەڕاستی دوعای خێریان دەکرد بۆ من بەڕاستی متەئەسر بووم پێمان من تەوەقعم ناکرد کورد ئەوەندە پێگەیەکی ئەوەندە جوان و ئەوەندە باشی هەبێت لاکین تەنها ئەوە کێشەکەیە
ینی نازانم هیوادارم بینەران لێم تێبگەن لاکن ئێمە کێشەیەکمان هەیە ئەوش لێ من بەواقعی درکم پێکرد سەرانی ئێمە ئەو کەسانی کە تەمسیلی کۆمەڵگەی کوردی دەکەن لە دەرەوە بەداخەوەنیان سیاسیەکە بەڵێ بەداخەوەنیان توانی و دیوە جوانە تایبەتەکەی کورد بگەێنن بەجیان بەداخەوەڵاتەوەکی ئێمەیە بەپی توانێت خۆمان هەوڵ دەین ئەو فەڵاق پڕۆکەین ئینشاءڵڵا کاک محەممەد با بزانین ئەکید لەوێ ڕافیق و برادری زۆرتان پیا کردووە کەس داواتی نکردوی بڕووە وڵاتەکەیان تو داوات نکرد بێنە کوردستان ئەو شتا بووە لە بین تاستان کردووە لەسەرەوە یان لە پلانتانە هەیە شتا ئەکید ئینشاءڵڵا ئێمە وتی جارێ وەکو کوردەکان بگەیشتنیاتە شێمانبی لە سەدانێکمان بکەن تا ئەوانیش زۆران پێخۆش ئێمە هەندێک کات بە دۆکمنتاری سروشتی جوانی کوردستانمان پیان پیشان دەدا زۆر متأثر مە سروشتی جوانی کوردستان حەزیان دەکرد لە داهاتوە سەردانی کوردستان بکەمەوە ئێمەش بامان شێوە یعنی یەکێک لە سوودەکانی کۆربەند ئەوە بوو ئێستا ئێمە تقریبا لە زیاتر لە چ وڵات هاوڕێی دۆستمان هەیە هاوڕێی دۆستی نەک ڕۆتینی هاوڕێی دۆست بەمانای کەلیمە باواتای وشە یعنی دەکرێت مەسەلەن بە هەچ هۆکارێک من پێویستم بە هەچ یەکێک لەو ناوچانە بێت ئێستا من هەست بە غەریبی ناکەم کەسێکی کە لەوێ دەتوانێت هاوکارم بێت و بەمان شێ ئێمەش دایمەن وتمانە وەکو کوردستان دەرگامە وەڵای بۆ هەر کەسێک ئەگەر بێت میوانداری ئێمە پێقبوڵ بێت یاخوا دەست و چاوتان خۆش بێ موفق و سەرکەوت و سەرفراز بن حەقی خۆتانە کە شانازی بە خۆت بکەیتەوە وەکو گەنجێکی موسڵمانی باوەڕدار و بەڕێکخراوە کەشت بکەی و ئێمە شانازیتان پێوە دەکەین مای خۆشحاڵی سەر بڵندیمانن دوعای خێرتان بۆ دەکەین کە هەمیشە لە وزە و لە تاقە و لە جوانی دابن بۆ پێشاندانی ئەو ڕۆ جوانە کوردە موسڵمانی کە بەداخەوە وەکو بەڕێزت باست کرد کە خەڵکی دیکە نەیتوانی وا پێشانی بدە جێگەی شانازین چاوەڕێشتی گەورەتر و کاری گەورەترتان لەکەین موفق بن خۆشحاڵ بن زۆر بەڵێ بەڕێزان و خۆشەویستان سواس بۆ کاکە محەممەد شەماڵ مامۆستا